وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێم بە مەبەستی بنەبڕکردن و قەلاچۆکردنی مێرووی سن لە سنووری پارێزگای هەڵەبجە بودجەیەکی تایبەت بۆ بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی هەڵەبجە تەرخان دەکات. ساڵانە مێرووی سن زەرەر و زیانێکی زۆر بە بەروبوومی جوتیارانی سنوورەکە دەگەیەنێت. بە شێوەیەک ساڵی ڕابردوو نزیکەی 6,000 تەن زیان بەر بەروبوومی جوتیاران کەوتووە بەهۆی مێرووی سنەوە. ئەمە 2 ساڵە لەسەر یەک هەوڵ دەدرێت ئەو مێرووە بە تەواوی لەناو ببرێت. بۆ ئەم ساڵیش وەزارەتی دارایی بڕی 30,350,000 دیناری تەرخان کردووە بۆ کۆکردنەوەی مێرووی سن و لە چەند ڕۆژی ئایندە دەسەکەین بەو پرۆسەیە بۆ ئومێدی بتوانین ئەم ساڵ بە تەواوەتی ئەو مێرووە زیانبەخشە لە سنوورەکە بنەبڕ بکەین. بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی هەڵەبجە 1 کیلۆسنی کۆکراوە بە 10,000 دینار دەکڕێت و ساڵی ڕابردوو تەنێک و 100 کیلۆ لەو مێرووە زیانبەخشە لەناو بردووە. ئەو بودجەش کە وەزارەتی دارایی تەرخانی کردووە بریتیە لە 30,350,000 دینار کە دەتوانرێت زیاتر لە 2 تەن لەو جۆرە مێرووەی پێ بکڕێت و لەناو ببرێت. بە شێوەیە گەر 1 کیلۆ سن نزیکەی 8,000 سن دەبێت. سون ئەو مێرووەیە کە زیانبەخشە بۆ گەنم و بۆ جۆ و بۆ زۆرش لە گوڵە بە ڕۆژەش بە تایبەتی ئەمانە هەموویان زیانبەخشە بۆ هەمویان و لە ئەوەڵی بەهار و دروستە بێت و دروست بوو لە شاخەکان هەڵ ئەسێ ناو گەنمەکان گەراعەکە بۆ پێگەینی گەنم لەگەڵ گەنم و جۆ ئەو ئەچێتە گەنم و جۆ بێ دەرمان بکرێت بەڵام پێش ئەوەی کە ئەو هەڵ بسێت لە شاخەکان دەرمان بکرێت باشترە لەوەی کە لە ناو گەنمەکان تا هەر لە خۆیەوە ئەو گەنمە وای لێت سووکە بێت ئەمجاکە هەر ئاوا بڵێن هەر هەوای دەڕاستەکە ئەی با گەنمەکە هیچ ئیسفادە و هینێکی تیا نامێنی زیانێکی زۆری هەیە سن وەڵا یاگەر ببێت زۆر باشە شت بە حکومەت کۆتاییەت بە میلەت بە خەڵکی کۆتایی نایەت هەتا حکومەت یارمەتی فەلاح با شتێکی باشترە. 2 ساڵە لەسەر یەگەوڵی لەناوبردنی ئەو مێرووە زیانبەخشە دەدرێت و ساڵی ڕابردووش 100 ملیۆن دینار بۆ هەمان مەبەست تەرخان کرا. لە ئێستادا ئەو جۆرە مێرووە لە ناوچە سارد و فێنکەکان و شاخاویەکان لە حاڵەتی دانانی گەرادایە و لە وەرزی بەهاردا لە بەروبوومی جوتیاران دەدات و زەرەر و زیانی پێدەگەیەنێت و دانەوێڵە لەناو دەبات. هەر بۆیە بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی هەڵەبجە داوا لە جوتیاران دەکات لە هەوڵی کۆکردنەوەی زۆرترین سن بن بۆ ئەوەی کەمترین زیان بەر بەروبوومەکەیان بکەوێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.